بەخواستی ئەوەیە بە تەبیعەتە ئیتر هەر کەسێ ئیوایە هەر حەزی لە مریشکی کوردیە قەلی کوردیە قازی کوردیە هەر کەسەوە بە تەبیعەتە ئیوا هەیە ئەیباتەوە بۆ ماڵیش و مناڵەکانی نایخوات خۆی حەزی لێتی حەزی لە شتی کوردیە هۆکارەکەی ئەوەیە برا ئازیزەکەم خەڵک ئەوەی کەین کردووە دەستی کردووە بە گیرفانی خۆیەوانێ و بە بۆنێ مەعاشەشەوەیە کاکەجیان لە وەختی خۆیان نادرێت 2 مانگ جارێک مەعاش بدرێت ئیتر بازاری ئێرەش وای لێت بازارەکەمان کەس بووە لە ساڵانی ترا کاکەجیان مەعاش لە وەختی خۆیان ئەدرا بەس باسیکەی بۆکەم 2012 و 2014 ماشەڵڵا و کاتەیە کاکەجیان خەڵک قەل تاکو 25-30 هەزار ڕۆی کیلۆی بەس ئێستا هەرە چاکەکەی قەلی کوردی 3 ساڵ 4 ساڵ کیلۆی چۆتە 18 هەزار وڵایی کاکەجیان هەر کەسە و خواسی خۆیەتی ئیتی بە پێ گیرفانی وایە حەزیلێتی لە قەلی کوردی بکڕێت قەلە نێر کڕێ حەزی وایە حەزی لە قەلەمەیە چەورە ئیوایە حەزی لە کەڵەشێری کوردیە ئیوایە حەزی لە مریشکی کوردیە کاکەجیان ئەمانی کە لێرەن سەرجەمیان کوردیە بەڵێ کوردیە بەدەر لەمانە کەشاوەرزیشمان هەیە و مەسلاحەشی لێ بەس ئێمە ئیشی قەلی کوردی ئەەکەین ئەوانەی بە تەبیعی ئینی لادیەکانیش کەمە لەبەرەوەی قەلی کوردی خۆمان زۆر کەمە لەبەرەوەی ئێستا ئاوا زۆر بەکەمی دەسەکەوێت